بەڵێ هەر لە بارەی ڕێگریەکانی بەڕێبەرایەتی کشتتوکاڵی کەرکووک لە خاوەن کێڵگەکانی پەلەوەری بۆ ڕەوانە نەکردنی بەرهەمەکانیان بۆ شارەکانی عێراق خەرگیان لێ دەکرێت ڕێدەگیرێت کە ئەوانە بەرهەمەکانیان هەناردە بکەن لەگەڵ یەکێک لە خاوەن کێڵگەکانی پەلەوەر قسە دەکەم لە کەرکووکەوە بەڕێز هونەر بەکر میوانی کوردستان 24 بەڕێز هونەر سپاس کە لەگەڵمانی ڕێگریەکانی بەڕێبەرایەتی کەرکووک چییە بۆچی ناهێڵنەوە بەرهەمەکانتان ڕەوانەی شارەکانی عێراق بکەن؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئێمە وەکو خاوەن کێڵگە پەلەوەریەکان بەڕاستی لە سنووری کەرکووک و دەوروبەری ئێمە کێشۆمەعاناتمان زۆرە بەڕاستی ئێستا بەناوەی ئەوەی کە ئێمە ئیجازەمان نییە زەویەکانمان کێشە لەسرە یعنی ئەطفایە تەسویقیان ڕاگرتووە و نایەڵێن مریشکەکانمان بنێرینە بازاڕەکانی خوارووی عێراق بەڕاستی ساغی بیکەینەوە هەر بۆیە ئێمە ئەمڕۆ کۆبنەوەیەکمان کرد لە پێش دایرەی زراعە لە کەرکووک داواممان لێکردن حەلی مشکلەکانمان بکەن بەڕاستی ئەم قەرارێکی سیاسیە بە سیاسی کراوە ئەژینا ئێمە چەند ساڵێکە کار ئەەکەین و بەردەوامین هەر ئەو زەویانە بووە هەر ئەو دەواجنانە بووە کە ئیشمان تیا کردووە ئێستا بەناوەی قەراراتی تازەوە ئیشەکانیان باش ئەوان چیان نایڵن ئێمە مریشەکان دوایەوەی کەوە کۆبوونەوە لێ چیان پێوتن وەڵامی ئەوان بۆ داواکاریەکانتان چی بوو؟ بەڵێ ئەوان وەڵامی ئەوان بەس کتاب ئەەکەین ئەینێرین بۆ فلان جیها بەڵکم ئیشەکانتان بۆ بکەن بەڵام ئێمە خۆمان داواکاریمان لە ئیدارەی بەڕاستی شارەکە کەرکووک و نوێنەرەکانمان لە بەغداد ئێمە داوا ئەەکەین ئەم کێشانەمان بۆ حەلکەن چونکە ئەم کێشانە لە سەرەتای 2023 تاکو ئێستا بەردەوامن بۆیە ئەرزەکانمان ئەطفایە مادەی 140 ئێمە ئەرزی زەوی باو باپیرانمانە بەڕاستی ئێمە کە مەشروعەکانمان تیا کردووە ئێمە کۆمەڵێک عائیلە کۆمەڵێک خەڵک قوتی ژیانی لەسەر ئەو ئیشانەیە ئێمە نەچوینە ئەرزی کەسمان داگیر نەکردووە ئەرزی خۆمانە داوا ئەەکەین مافەکانمان بۆ بگەڕێنەوە ئیجازەمان بۆ بکەن ڕسومات چییە کارە ئیداریەکان ئێمە ئامادەین پابند بین پێوەی بەڵام ئێمە تەجاوزمان نەکردووە ئیشەکانمان بۆ سەرف ناکەن بەڕاستی بۆ ڕای ناکەن چەند کێڵگەی پەلەوەری بە دیاریکراوی ئێستا و کێشیان بۆ دروست بووە باش ئەم بەرهەمانە چی لێ دێت ئەگەر نەنێردەست بۆ ناوچانە لە ناو خۆی کەرکووک و ناوچەکانی دیگە چۆن ساغ بگرێتەوە چه زەرەرێکی مادیتان پێکەوێت؟ بەڵێ تقریبا لە سنووری کەرکووک و دەوروبەری 800 کێڵگەی پەلەوەری هەیە لەو مجموعەیە تقریبا 120 دانیان ئیجازەیان هەیە و باقی ئیجازەیان نییە ئێستا ئەو بە من ئەڵێ تۆ بۆت نییە مریشکەکە بفرۆشیت بینێری بۆ پارێزگاکانی خواروی عێراق ئەی من چی لێ بکەم مریشەکەم چۆن بفرۆشم لە سەیتەرە ڕێگە نادەن من بۆ هەرێم ناتوانم بینێرم ئەبێ ئیلە لە ناو داخلی کەرکووک مساغی کەمەوە ئەبێ 1000 دینار لە خوار هەموو بازار من بیفرۆشم ئێستا لە جنوب سێ بۆ سەرەوەیە لە کەرکووک 2000 کیلۆی ئێمە هەمومان لە زەرەراین بەڕاستی ئەگەر وا بڕوات مجبورین کێڵگەکانمان داخین ئێمە لە زەرەراین بەڕاستی ئێمە کۆمەڵی عائیلە ژێوی ژیانی لەسەر ئەمەیە ئێمە داوامان نەکردووە داواکاریەکانمان زۆر گەورە نین داوامان نەکردووە ئێمە تاعیناتمانەوێت خەدەماتمانەوێت ئێمە یارمەتیمان بدەن کاکە گازمان بدەنێ کارەبامان بدەنێ علەف و جوزکمان ئێمە بەس مجرد معنەویەن لە پشتمان بن و بتوانین خۆمان کار بکەین لەسەر حسابی خۆمان کۆمەڵێک عائیلە لەلامان ئیشەکەن بەس ئەوە نەمانەوێت ئێمە داواکاریەکانمان بەسیتن داواکاریەکانمان زۆر قورس نین بە بڕیارێکی سیاسی دراوە هەر بە بڕیارێکی سیاسیش ئەتوانن ئەم قەراراتانە هەڵوەشێنەوە بەڕاستی ئێمە داوامان لە نوێنەرەکانی خۆمانە لە بەغداد وەزیرمان هەیە ئێمە ئەی بۆچی چوونە بۆ داکۆکی لە مافی میلەتەکەیان ناکەن بەڕاستی ئێمە داوامان لیانە بەڕسمی داوایان لەکەین کاکەم کێشەی مادەی 140 لە کەرکووک بۆمان چارەسەرکەن ئیتر نازانم ئەوان هەر ڕۆژە و بە کتابێک و
هەر ڕۆژە و بە هەنێ قسەی خۆش بەڕێمانەکەن تا ئیسا شتێوامان بۆ نەکراوە. باشە تاکەی لەو کۆبوونەوە و گردبوونەوە بەردەوام دەبن لەو ناڕزایەتی ئەگەر وەڵام نەدرانەوە هەوڵ نادن لە ڕێگەیەکی دیکەوە کە خۆتان ماژەز پێ کرد داواکردن لە نوێنەرانی کوردیا هێنانە سەرخەتی لایەنی دیکە بۆی کەم کێشەیەتان چارەسەر بکرێت بەڕاستیە و زەرەرە مادیە بەر خاوەن کێڵگەکان نەکەوێت. ئێمە بەردەوامە بین لەم کۆبوونەوانە وازیش ناهێنین چونکە مافی خۆمانە تا کارەکانمان بۆ ئەکەن تا یعنی ئەوەی خۆمان ئەمانەوە بۆمان بکەن ئەگەر ئیشەکەمان کارەکانمان ناقانونیە با بێن دەرگای دەوازینەکان داخن بڵێ کاکە بۆت نییە ئیشکەی بۆی ئێمەش زەرەرمەند نەبین خەڵکی زەرەرمەند نەبێ. ئێمە بەردەوامە بین لە کۆبوونەوەکان بەڵام ئێستا بە شێوەیەکی ئاشتیانە ئەڕووینە پێشەوە چەند جارێک ئەگەر هەر کارەکانمان بۆ نەکەن هەر ئەوانەی ئێمە ئەمانەیە بۆمان نەکەن ئەو کاتە ئەگەر تونند و تیژیشی لێ بکەوێتەوە بە خەڵکانێک هەیە زەرەرمەند بوونە خەڵکانێک هەیە قەرزارن قەرزاری معمەلی علەفن قەرزاری مەفقەسی جوجگن مەسرۆفێ زۆری کردو هەموو دەواجینە کولفەی 300 بۆ 400 ملیۆنە هەیە 5-6 دەواجینی هەیە. باشە بەڕێز ئیدارەی نوێی کەرکووک ئیدارەی خۆجەیی کەرکووک کە کوردیشە ئایا هیچ بەدەمتانەوە نەهاتوون داواتان لیان نەکردوون کە کێشەیەم خەڵکە چارەسەر بکەن؟ ئێمە داوامان کردووە بەڕاستی بەڕێز پارێزگار هەمووتان باشە زانن چەند ڕۆژێکە دەست بەکار بووە چوونەتە لای کتابی بۆمان کردووە بە نووسراوی ڕسمی ئەمڕۆژ نوێنەریان هاتە ئەوێ وتیان کاکە وعدیان داوە ئیشەڵا ئیشەکانتان بۆ ئەەکەین بە دڵی ئێوە ئەبێت هەوڵیان داوە بەپێی ئەوەندەی توانیان هەبێت لە بەجۆرەی توانای خۆیان بەڵام ئێمە داوای چارەسەرێکی ڕیشەیی ئەەکەین ئەم مۆزوعی مادەی 140 ئەم مۆزوعی ئەتفاایە ناوچە کێشە لەسەر هەر ڕۆژێک بە بیانویەک ئەوان قەرارای تازە دەرەکەن یعنی ئێستا ڕەنگە ئەمڕۆ بەیانی بڵێن کاکە مریشک بفرۆشن پاشی 2 مانگ 3 مانجیکە قەراری چکە دێتەوە ئەڵێ کاکە ڕایگرنەوە ئێمە ئەمانێت چارەسەری بنەڕەتی بکرێ بەڕاستی بۆم کێشانە. باڵێ بەڕێز هونەربەر خاوەن کێڵگەی پەلەوەری سپاس کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی.